لە بەغداوە مازن سەعید شارەزای وزە سەبارەت بە و کۆنتڕۆلکردنەوەی کۆمپانیەکانی چین لە چڵگەنەوتەکانی عێراق وەردەگرین با بزانین هۆکاری چییە کە وەزارەتی نەوتی عێراق دەیەوێت سنوورێک بۆ کۆمپانیا نەوتەکانی عێراقدا بنێت. ئەم کاتت باش بەڕێز مازن سەعید، عێراق چ پلانێکی هەیە بۆی بتوانێت نەک تەنیا چین بەڵکو کۆمپانیا بیانەکانی دیکەش بنێ عێراق وەبەرهێنان لە کەرتی نەوت و گازدا بکەن؟ أهلا وسهلا بكم. سپاستان دەکەم بۆ ئێوە بینەرە بەڕێزەکانتان. بەڕێزەمی عێراق وەکو هەموو دەوڵەتێکی دیکە بەشێکە لەوەی کە دەزانی عەقدێک هەیە تەرەفی یەکەم دەزانی سوودمەند دەبێت ئەگەر لە حکوومەت دەبێت یاخود لە نێو وڵات دەبێت. ئەگەر هاتوو کۆمپانیایەکی پەترۆل بوو یاخود شەریکەی خزمەت گوزاری یاخود بەرهەمهێنان بوو یاسا ناودەوڵەتیەکان ئەوەیە کە منەزەمە ناودەوڵەتیەکان دایان ناوە عێراقیش بەشێکە لەما ئەو قانونەی کە بە شێوەیەکی ڕاست کار دەکات لە بەینی وڵات و کۆمپانیەکە هەنگاو ڕێکارێکی دروستە کە وا دەکات بەرهەمهێنان بە شێوەیەکی دروست دەکرێت. بەڵام ئەگەر زانیت کە کەلێن هەیە و هەردوو لایەن هەلەکە دەقۆزنەوە یەکەمیان حکوومە کە دەیەوێت بە شێوەیەکی خراپکار بکە لەگەڵ کۆمپانیا و بە پێچەوانە شۆ دەبینی کە پەیوەندیەکە ڕاست نابێ و هەروەها خزمەتی بزنس ناکە، بزنسی نوێگەر ناکە و یاخود قانونی کارکردن بۆ هەردوو لایە. بەڵام ئەوەی کە بە دیاری کراوی باسی کۆمپانیا سینیەکان بکەین بەداخەوە من قسەت کاتێکە قسەت لەگەڵ دەکەم زۆر لە عقولەکانی بەسرا کە لەنێک و نادڕوونیەکی دیار هەیە لەلایەن حکوومەتەوە کۆمپانیەکان دەیانەوێت لەگەڵ گەندەڵکاران پەیوەندی بکەن و ئەوانەی کە هەیمەنەیان هەیە لەسەر مەواردەکان ئەمەش لاوازیە لە بینین و لایەنی کە سوودمەندە وڵات نییە و لە بزنسی مۆدێلدا زۆر هەموو کاتێ ئەوەی کە پارەی هەیە سوودمەند دەبێ و سوودەکە بۆ دەگەڕێت بۆیە ئەو پرۆسەی کە هەیە دەبێ هەردوو لایەن بگەنە ڕێگەیەکی چارەسەری دروست و هەروەها ژینگەی دروست کارا بکەن بۆ کارکردن بۆی بگەنە ئەو ئامانجەی کە هەیە. باشە، ئەنی کۆمپانیەکانی چین بە شێوەیەکی فراوان کۆنتڕۆڵی چڵگەنەوتەکان و هەروە گازەکانی عێراقیان کردووە. یعنی عێراق چی دەوێت لەوەی کە وڵاتێکی وەکو چین بێ وەبەرهێنان لە خاکەکەی بکات کە بەشێکی زۆری کۆمپانیا بیانەکانی ئەمریکا و ئەوروپا کشانەتەوە لە بەغدا یاخود لە ناوچە نەوتیەکان. من پێم وایە لە ڕاستیدا و مۆدێلێک ئێستا هەیە نووسراوە لە بەرژەوەندی کۆمپانیا سینیەکان چونکە زۆف لایەنی یەکەم هەیە چونکەمان کار دەکەن لە پێناوی ئەوەی کە مافەکانی خۆیان بپارێزن. ناوێکی هەیە کە دەوترێت لە دایک بوون لە عێراق ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ کۆمپانیا ئەوڕۆپیەکان ئەوەی کە لە عێراق هەیە کار دەکەن دەبینین کە مۆدێل سوودی نابێت بەو ڕێگەی درستەی کە هەیەتی ئەکسن مۆبیلیش
دەزانین لەو فۆرمێک ئەو یاسایانێک کە کاری پێ دەکات لە عێراق باش نین بۆ ئەو بەڵام من پێم وایە دەکرێت 100% عێراق جددی بێ و داوای ئەوە بکات لە حکوومەتی عێراق و برایانمان لە کوردستان بزنس مۆدێلی تەواو دروست بکەن بۆ ئەوەی سوود و مافەکان بۆ هەردوو لایەنەکان بن شەریکاتی کۆمپانیاکانی ئەفریقا و سین و ئەوروپی و ئەمریکاش ئەوانەیە کە کار دەکەن کۆمپانی پێگەیشتون مێژویان هەیە و ئەزمونیان هەیە بەداخۆ من زۆر جار دەبینم کە کەلێن لە گرێبەستەکان هەیە لە حکوومەتی مەرکەزی و لە عێراق من بەداخی دەبینم کە کارەکان بەم ئاستە گەیشتون چونکە کۆمپانی گەورە هەن و وڵاتانی بەڕێز هەن کە کار دەکەن بە هەندێ یاسا کە مافی هەردوو لا بپارێزێت بۆیە بەڕێزم دەتوانین ئەو وەڵامەمان هەبێ کە ئەم یاسانەی کە هەن و هەروەها بزنس مۆدل پێویستە بە شێوەیەکی یەکسان کاریان پێ بکرێت بۆی سوود بۆ هەردوو لایەن بێ و ڕەنگە چارەسەری هەبێ بۆ ئەمە ئەگەر هەردوو لایەن هەندێک تەنازولات بۆ بکەن بۆ یەکتری و ئەمە لەسەر بەڕێز مازن ئەنی ئێستا عێراق لە چ قۆناغێکدا بۆ ڕاکێشانی سەرمایی بیانی بەتەبەتی و کۆمپانیا بیانیانەی کە دانەوێت لە نەوت و گازی عێراقدا کار بکەن والله يتعامل بضعف بكل لاوازیەوە کار دەکەن من هیوادارم کە لایەن یەکەم لەسەرەوە بێ گفتوگۆ و دانوستان هەیە بەڵام وەکو چاو دێرێک وەکو ئەوەی کە کار دەکەم لەم بوارەدا من پێم وایە کە تاوەکو ئێستا هێزێ و هەیمەنەکە لە دەستی کۆمپانیەکان هەیە ناڵێن خاوەن بڕیار چێ بەڵام مجاملە دەکەن ناڵێم گەندەڵکاری پەنا بەخوا دوور دەبین لە گەندەڵکاری ئەمە تۆمەتێکی گەورەیە بڵام من پێم وایە مۆدێلی نوێ ئەو ئەزمونە نیە لە عێراق نازانن چۆن کاری پێ بکەن بەڕێستان دەزانن سیستەمی ئیشتیراکی لە 50 تاوەکو 2003 دەزانی لە هەموو لایەنەکانەوە عێراق لەگەڵ سیستەمی ئیشتیراکی بوو کە وڵات لەسەر بڕیار زاڵ بۆ شتێک بەدەستی بوو بەڵام ئێستا دەزانن کە کارکردن لەگەڵ کۆمپانیایەکان پێویستی بە ئەزمونێکی بەهێز هەیە لە دەرەوە بیانهێنی بۆەوەی کار بکەن لەم بوارەدا هەموو لایەنەکان لە گرێبەستەکاندا هەڵات دەکەن هەتا برادەرانمان لە کوردستانیش ڕەنگە ئەزمونیان لاواز بێ و دەتوانن لە سەرمێزێک کۆ ببنەوە و هەروەها ئەو هەڵانە چارەسەر بکەن کە دروست بوونە لە گرێبەستەکان بۆ ئەوەی گوێ لەلایەنی دیکە بگرن بۆ گفتوگۆ ببێ گفتوگۆی دوولایەنە بۆ ئەوەی هەردوو لایەنی سوود وەرگرتن و هەروەها زەرەریش گفتوگۆ بکەن لە بواری نەوت و گاز هەردوو. بەڵێ زۆر سوپاس مازن سەعید شارەزای بواری وزە کە لە بەغدا و لەگەڵمان بوویت.